لە زاخۆی دەلالین ئەو شارەی لە هەڵبژاردنەکاندا قسەی یەکلاکەرەوە ئەکات. قەزایەک بە تامی پارێزگا لە هەموو هەڵبژاردنەکاندا ژمارە و کاندیدانەی لێرە دەردەچن لە پارێزگاکان کەمتر نین. بۆ هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی کوردستان زیاتر لە 20 کاندید لە کێبڕکێکی توندان دەیانەوێت دەنگی خەڵکی زاخۆ بۆ خۆیان ببن، بەڵام پارتی دەڵێت دەمانەوێت هەر بە یەکەمی بێڕکابەر بمێنینەوە. چییە حەمید شەریف کاندیدی ژمارە 37 پارتی دموکراتی کوردستان میوانی بەرنامەی چی دەکەن؟ کاکشیا تۆ بەخێر بووی بۆ بەرنامەی ئێمە چی دەکەن؟ بۆ زاخۆ دەلال وەکو پارتی دموکراتی کوردستان مابانگیشە خۆ دەست پێ کردە جوش و خۆشەکە زێدە باژێرە زاخۆ هەیە مەوێت بێ جارێجە زێدەترین دەنگی پارتی دموکراتی کوردستان زێدە بکەین دەنگی پارتیە زێدە بکەین نەکو کورسیە خۆتان ئامادەن تۆ خۆت ئامادەی بۆ ئەوەی ببی بە پەرلەمانتاری خۆی پێنجام ئەس ئامادەمە و دێ هەموو بەێ متمانە بخۆە و هەمی جوودی خۆ دەما کارێ دەنگی زێدە بوو پارتیە خۆ کوم بکەم نە گرنگە ئەس دەرکەوم گرنگە لیستا پارتی دموکراتی کوردستان لیستا 183 دەرکەوێت و سەرکەوت. ئێستا من و تۆ دەچینە لای خەڵک بزانین خەڵک متمانەی بە تۆ و بە لیستەکەی تۆ هەیە لەگەڵەوان ساگی بەڵێ ئەوە ئۆفیسەمە لە قەهەشت نویسینگە هەڵبژاردنە ئەس بەرپرسێ نویسینگە هەڵبژاردنەمە لە قەهەش زاخۆ بەپێی ئەو تەخەسوسەی ئیشەکەی خۆت چەند ساڵە بەرپرسی و 8 ساڵ ئەس بەرپرسە نویسینگە هەڵبژاردنەمە ئەم هەڵبژاردنە پارتی وەزی چۆنە؟ پارتیش هەمی ئەحزاب دیواز ئەوان باشترە ئەس باوەڕم دێ پارتی دەنگی خۆ گەلێک زێدە کرد و ما ینی تەوەقعاتت باشە کورسیت زێدە تەوەقعاتت چییە؟ هیچ ڕاپرسیە کراوە یان خۆتان چیتان بەڵێ چۆن زاندەتان زیادەکە؟ ڕاپرسی جهاتی نەکردنێ هەروسا گورەی ئەو هزرانەتەوەیە ناف خەلکێدا و پشتی شەڕە داعش و بەرگریە پارتی دموکراتی کوردستانێ و هزرێنەتەویە پارتی و ڕەفراندۆم یەکیشوان بەڵێ تاسیب باسی ڕەفراندۆم کە هەندێک ڕسمت هەیە لێرە بەڵێ کەرەمکە ئەڤە ماڵبەتە منە ئەڤە برای منە ڕایت ڕکن هاوەر حەمی شەریف شەڕێ داعشدا شەهید بوو یەکەم شەهیدێ ئەفسەر 2 بەرگری ژە زومار کرد بەڵێ 11 شەهید پێک گەل برای من ئەوان زمار بەرنەدا وانە شار کرد حتا هەر 11 شەهید بوو سەرەتای شەڕی داعش سەر 2 و هەر جنازێوان سێ هیوادە دەستی داعش جما حتا ئازادیە زومار مە جنازەوان وەرگرتن و گەنجێک بوو ئەکادیمیا لەشکەری و هەروسا ڕۆکنل بەغدا خاندیبی ئەرکان بەڵێ ئەوە ئەکادیمیا پارتیە دەرچوێ ئەکادیمیا پارتی مە خۆڵە هەژدە بوو گەل برا گەورەی مایتە وێناگەر و هەروسا ئەڤەجێک جنابی سەرۆک بارزانانی وەختی سەردانا دیاربەکرێ کریە ئەvە یەکە ئەسڤێرم ئەvە هەیئا کاک سەربەست لەزگین بوو هەروسا بەرزکاک نەچیروان چەندی جارە سەرکەوت من هەر گرنگ وێنەیە بارزانانی نەمرە ئۆدامت کاکچە لە زاخۆ ینی حملەی پارتی چۆنە گەرم و گوڕە چۆنە مەسەلا پێشوازی خەڵک لە شعارەکانی پارتی ئەم جارە شعارەکەی ئێوە بنیاددانا کوردستانەکە بەهێز ینی ئەم کوردستانێکی ینی بەهێز ئاوا بکەن و بنیاد بنان هەموو شتێت خوارد سفر دەست پێ بکەن و باش کردار تانە کوردستانێکی بەهێز و بنیاددان بەێ ئەچینە ناو خەڵک تۆ بە خەڵک بڵێ چۆن کوردستانێکی بەهێز بنیادەنێ کەرم سەرچاو. شریکە هەموو شریکێکە پارتی نەدا بەس پەشیمانم کەسێتی نۆبینین چیا برای خواب ده چیا برای بنمالکی پروره چیا زحمت کشه خدا شهیدن برای شهیده مامیوی شهیدن او دور زحمتی تنه لشورش دا او دار خواهد خلکی دا خود کم چابه خواه دور بدن چیا حمید شریف
ڕکلامت بووە کاکچیا چونکە ئەوە خزمەت و خەباتن تو حەزە بشێ سەرێ خوا لە زاخۆر ڕاکن کەس نەخەری پارتی بدن پارتی دێراتر نینە تو کەسی نینە هینە خوا ئەمیدان بابایە گرتو هەیە یەکێتی هەیە نینە کاکە تۆ نییە حەزبی تر نییە لە زاخۆ نینە پارتی مام تۆ چی دەبێژی خير هاتي سەر چاو ئێوە جەنابەت بابی شەهیدی بەێ، کوردستان شەهیدی زۆر داوە بۆ کوردستان ئێستا دەبێت کاندیدەکانی ئێمە چ بکەن کە چوونە پەرلەمان والله بس ام دار خودش خلق زاخو حميتين كردستان حميتين دنگی بدن چیایی چکی بنا مالکا کرد پرورن کاکچیا خۆت بانگت کرد دنیا چی بوو سوتفا والله بس صدفه بود أكيد نه کرد پرورن دست بیکا شیستوی که حتی بیگا به هستی مرحله شورش ات ایکینا کمکا شیدا دای مهاجر بینا در بینا خدمت وی ملتی چ بکات لە پەرلەمان چ بکات هکو چوب اکوما دن هیویه که همین دنگ بدنه که بیشتر پارلمانی ده خدمت باش بو ماکب بو وی ملتی دەکەی کاکچیا بەێ، دەکەی ئەس خزمەتی ئەو خەڵکە دەکەی کە ئەڤە هەم جەڵێن دەنگ بە تۆ بدەن ئەکرام بۆ تۆ دەکەن کاکسەنگەر ئەس کوڕە پێشمەرگەمە ئەڤەجێک کوڕە پێشمەرگەنە بابی من یعنی برا شەهیدە ئەو جوابی شەهیدیە ئەمە یەک ڕێباز هەبووە ئەمە یەک بەردە بووە ئەس سۆزدم ئەو ڕێبازە کە باب و باپیرمە گرتینە ئەم جب بەرنەدەن سەروێ ڕێبازێ و ئەج سۆزدم ئەس خۆشی و نەخۆشە گەلوی ملەتی بم ئێش و ئازاریوی ملەتی بگرم جێ پەیوەندیدار ما سمسيقتك كامل بشيء وبابي شيء بنا مالوانا يا ده هاري كلام شورش كن هاري كلام ما كن هاري كلام بارتي سیقەتان بە حیزبەکانی تر نییە والله حزبي دي ترى مسؤول خويا بلا بشري خو بكن شو علاقه دي ما فيها کێ هەیە پارتی نەبێ لێرە با بێ قسە بکار ڕەخنە بگرێت کێ هەیە داوەرە وەرە هەمووی پارتیە کێ پارتی نییە با بێ قسە بکات کێ پارتی نییە باژێرە پارتی و بارزانیە کەس پارتی نییە هەموو پارتی چاوان دەبێت کاکسەنگەر تۆ پارتی نیت ولی از پارتی با تۆش پارتی ئەوە چی هەمووی پارتیە نه پارتی به کس نابر دەناسی چ بکە ئەگەر بچێتە پەرلەمان و گەنجە چی بکە ئێوە و گەنج کێشەتان چییە راستم همی پارتینه ام گره جارو بجم دنگی خورادی پارتیه مثلا بی کماسیه تایی مثلا کماسیه یعنی زۆر جار عەجز دەبن لە پارتی عەجز اصلا دەبن او روژه هم چی سر ورقه هم زیر خواهد گیریم هم کسی دی نبینیم جگە لە پارتی بەس بەس لە پارتیش گلەیتان هەیە و قسەتان ئەوان هەیە گلەیەکانی تۆ چیە لە پارتی کم شارعی کم آوی کم کهربایی گرش مشکل ما هم نبی مشکل ما حش پارتیه ما مشکل انا ما غير کە ئەم هەموو مشکلێ هەیە بۆ حیزبێکی دیکە تاقی ناکەنەوە جگە لە پارتی بزانن بەڵکو باشتر بە لە بدي پارتی كاس شنو قدر زوق مثلا تشتاق صنو قد مثلا تحاجي بقي برا بقي زوق وانە تحاجي مام بقي حیزبێکی دیکە بێنن کەس لە پارتی باشتر نییە وانە بەس پارتی بس پارتی بۆچی بەس پارتی پارتی خلفی ملتی کلا خدا آها. اگر نه پارتی باید اف ملت نه تا توصل پیش آزادیه اف اویدیانیه حیزبی دیکەش خۆی کردو بە خاوەن لە يعني خەوەن لقيت سعودي شدرة هذا بارتي دم سيد كان أخذ كم كردستان بارتي حماية في ملتي تكتل في شعبي تكتل في بيدي تكتل هند أمانة یەکێتیش حمایەتی لەم خەڵکە نەکردو ناوە. نەیکردو یەکێتی چۆنش پێشمەرگەی هەیە ئەوە هي بس المنطقة أخوانا البيت لە منتەقەی خۆ کاکچیا خەڵکێکی زۆر متمانەی هەشتا هەر بەپا گلەیان هەیە چیەکەن بۆ بۆی گلەی خەڵک کاکسەنگەر ئەمنا بژن کێماسینە کێماسی هەنا بەس گۆرەی ئەوی خەبات و خزمەتەوی باژێڕیدایە پێتیویە خزمەتەکە باشترە پێتیویە کارێ باشتر بۆ وی باژێری بێدەگرێن ئێستا هەندێک حیزبی تر هەیە مام دەڵێن بە ئێمە بدەن بابین خزمەتتا بکەن و خزمەتانەی پارتی لێکردو بە ئێمە بیکەین بۆ دەیجان نادەنێ او آزاد ما شي خدمتها بشي مو خلق يكون بلا بكن عادي عاديه برشيناك بوشيناك انا باجري وانا ئێوە دەنجان نادەنێ بۆ نانێرە چ كم دنگي ديوي خدمتها في ملتي بكن كي؟ كارتي خدمتها في ملتياتي وخدمتها في ملتي کاکسەنگەر ما محمد خالد بوستالی هەلگری مێدالیە بارزانیە بابی شەهیدیە دەمێ داعش حتا نێزیکی زاخۆ هاتە کوڕێ مام محەممەد خالیدی پارێزگەری برایە من شەهید بوو کوڕێ مام محەممەد خالیفە ji ber hindێجە هەردەم دەستی مام محەممەد خالی پێشمەرگە دێنیا دەنیم سەر چاوێخە گوێدان لەقسەکانی کاکچیا هەیەەوە هر پارتی بس کێبێ هر پارتی بس ئەوە چییە وایە هەر دەبێ پارتی بێ هر پارتی حزبی دیکە
هذه بارتي يا اخي مام چی؟ سلام وەرە اما هر پارتی ها چندی هر پارتی ها چندی بۆ بو حمیه بریا چون کسی بو من چون آگیش پارتی زیده ئەدەڵم پارتیش نایکە پارتی که کی گفت پارتی نکرد ئەوڵاوە دەنگ و پارتی ناکە یه بیشتر پارتی نکرد اولی نشه اولی نشه پارتی دەیکا ابدا برام اوا شنو چای من پارتی ما پارتی یک خدمتی بو من خوش شخصی من نکردی او جاره من دنگ پارتی ندا بس پشیمانم پشمان او جان دنگ ندا پارتی پشیمان بیم بۆ چه گوله کس پارتی شیطر نیه با قرآن دنگ پارتی ندا اما پارتی مجی برام بۆ چی شهید دەنگت اجی بە پارتی نییە؟ عاجز دنگ بوو؟ پارتی ندا لحظه کس عاجز بی مام چۆنە وەرە مرحبا وەرە ناچ خودێ ناچ مام شواني پارتیا دەناسن شواني مام شوانی باشە. ئەو پەرلەمانتاران دەچنە پەرلەمان بۆ میلەت دەچن یا بۆ خۆیان دەچن والله والله هي تايم بو خد هي تايم بو ملاتي كان هادو شكلتي بەتوانی پارتی اري بارتي پارتی بارتي هەندیانە بۆ خۆیان دەچن هەیەە بۆ چی پارتی ئەهی کێ ابد ای پارتی بو ملتی نشه بەخوا پارتیش والله پارتیش بارتي تۆ بگوڕیە هي كم كوريا عندك بو خاص بو خد شن عندك جيبو ملتي تۆ گرێ دێ لە پارتی گرێ و گاز لما بس اواي بەڵێنیان بەرە کە بۆ خۆت ناچێت بلاس پارتی ده یه پارتی بما يا مادام تكوريا حميتي انت ما ابا ما تناجي كري اما ممنون بەڵێنیان بدەرێ بۆ مام حاجیانە از دعاکی بو حکیم اگر نیتام بس بروک و پلا و پایا و کرسی بد خودم اثر نخد اگر نیتام خدمت و خدمت فی ملتی خدمت گذاری بتن خودم اثر بکن ان شاء الله بس پارتی 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 بريش تيارات بريش بارتيا ئەیە گرتو يا نا ابي ئەی کۆمەڵی ئیسلامی ابد بس بارتيا ئەیە کێتی نا بۆ حیزبەکانی دی خەبات دەکەن خبات كريم بس خيانات البارتي كريم کێ خیانەت لە پارتی کرد؟ اول ايكتي هوالي ما ايكتي خيانات معك بس بارتي دريشتا إيكتي نعمل. ملت نقرت بانا ذيك بديشا عراقي ده زاخو بەس پارتی کردی؟ بس بارتي حزب كان دي. ملتي كيري بس خيانات شنابت حوالي خبكت از قلبي وشنات خيانات قلبك ونينا اما پشمرگه ما هر کس اگه چه پارلمانتاریش بر برجاندی خواده چه پارتی به دیکتی به هر لایه نگه بد کس بو ئەوانەی پارتیش بۆ گیفانی خۆیان همیان ایک شریکن همیان شریکی ایکن کس بو فقیر و بی ملتی شور ناکد قبل ایک پارلمانتار بیش من ایک تشتی گوارده اوه چند جلسه هاتن دانی پارلمانش حتی بگاده هەمووی بۆ خۆی بووە همو بو بری که خواهی نبود چی کسی ئێستا جاری پێشوو کە تۆ دەنگتدا ئەو پەرلەمانتاری دەنگت بۆ داهاتەوە بڵێ کێشت چییە پارلمانتاری ما دنگ دای خو من رو شکل تلویزیون داشت ندیده نەتان بینیەوە نه حتی بگاده بتوی هر کسی که دنگ بده توی کسی خدا شیان هبد چون کی بی برادری دنگی دای او کسی دنگ دای نه خدا شیان بیا او جو خو بهش اشارات پنده دادن اش برنده بجم امش مسائل عشری دور کردن دنگی بدن وی کاندیدیشن هبد ابل بشت ملت خو سر کاک چیە لەم گفتوگویانەی کە لەگەڵ خەڵک کردمان چ شتێکی مهم هەبوو کە بۆ تۆ باڵکێش بێ یا هری مهم خدمت گزاری بو گله خدمت گزاری هبو داخوازا تشتکی زیاده بو زاخو کردن مسائل اداری نه مش برندجک اداره سر بخو بو زاخو باشترین چارەسەریە بو حل و مشاکل ئەوەی کە بۆ تۆ بچی لە پەرلەمان ئیشی لەسەر بکەی داخوازی خەڵک بوو چی بوو ئیداری سەربەخۆ بۆ زاخۆ خدمت گزاری پرورده و گنج و بیکاری و پرورده لە پەرلەمان دێ چی کەی بۆ ئەوانەی کە باسی از پێتیڤە ئەم وەکو کوتلا پارتی دموکراتی کوردستان پارلەمانی داگەر هاتوون خەڵکی باوەری دامە ئەم پلانێکی باش چێکێن بووکە ئەف ئاریشە چارەسەر بکەن ئاریشە کارە بێکە لە پلانتانە هەیە لە پلانی لە با بڵێن لە بەرنامەی پارتیا هەیە بله برنامه پاری پێشوەخاتی داینادنێ ئەف پلانە هەنە پەروەردە کەشتوکاڵ گنج لاو یعنی ئەف بابەتەنە هەمی بێت بەس عمل بەعمل بەس نەنویسی بله بەس عمل و زۆر بله ئەم جارەش هاتینە کۆتایی بەرنامەی چی دەکەن لە زاخۆ تا بەرنامەیەکی دیکە لەگەڵ کاندیدێکی دیکە لە شارێکی دیکە پێتان نەگەینەوە خواتان لەگەڵ
خیر آقا سرچاو چه کارچه بس